بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ و فەرم بەردەوامی لەگەڵتان بەڕێز دکتۆر جعفەر بەپێی تەحلیل و قسەی بەڕێزان بێت بەپێی قسەی عەتا قەرداغی بێت گۆڕان وێنەی دووەمی یەکێتیە ڕووناک بیران لە ئەوە من ناڵێم کاکە ڕەنج کاک بەختیاری لێ ئەوە قسەی کاک بەختیار نووسی بێتی باشە لە هاوڵاتی لە ئاوێنە بڵاوەتەوە گۆڕان وێنای دووەمی یەکێتیە لە کۆتاییدا ڕەنگە یەکێتیەکی تر خۆی بەرجەستە بکە ئەم جارە بە ناوی بزوتنەوەی گۆڕانەوە ڕووناک بیرانیش زۆر دەستداگریەکەن لە ڕەخنەگرتن لە یەکێتی و پارتی و حزبی دەسەڵات بەڵام زۆر بۆ نمونە نەرمونیانترن و تا ڕادەیەکی زۆر لە تەحلیل و ئەنەلایزکردنی و فۆرمۆلەکردنی ئۆپۆزیسیۆندا مەسەڵەن خۆیان ئەدەزنەوە لە کۆمەڵە پرسیاری جەوهەری ئێستا کاتەکەی تۆیە من نەمەویست دابەشبوونەکە دابەشبوونێکی ئایدۆلۆجی بێ بەڵام لەوەری کەسێکی سەر بە بزوتنەوەی گۆڕانی دەرفەتە ئێمە وەڵامت چیە بۆم قسان بەڵێ من سەرەتا دەمێ قسە لەوە بکەین بەڕاستی ئێمە ئەگەر قەراری ئەوە بدەین کە هەموو هێزێکی سیاسی کە لە ناوی خۆیدا جۆرێک لە ئینشقاق و جۆرێک لە جیاوونەوەی تێدا دروست دەبێت و هەمان وێنەی خۆی جارێککە دووبارە دەکاتەوە و هەمان ئەم کللتورە جارێککە ناتوانێت شتێکی جیاواز پیشامرات و هەمان نمونە و هەمان نموزەت پێشکەش دەکاتەوە بە پاساوی ئەوەی کوڕی ئەم کللتورین کوڕی ئەم ژینگە کۆمەڵایەتی و سیاسی و لە ناو کۆی ئەم سیستەمەدا پەروەردە بووین بەڕاستی ئێمە دەبێت بە خۆشمان بڵین ئێمەش دەبینەوە دووبارەوە بووی هەمان ئەو شتەناشیەوە ئەمە ئەگە بۆ حیزب ڕاست بێ بەڕاستی بۆ ڕووناک بیریش ڕاستە یان ڕووناک بینەکانیش دووبارە بووی هەمان ئەو وێنە ناشران کە ڕۆژانە ئێمە لە جێدەکان زۆر زاد شتیوا شتی نووسراوی سەر ڕووپەڕی ڕۆژنامە نینە بەڕاستی ئەوانن کە شاباش دەکەن ینی ئێمە ناشێ بەم منتیقا لە بچنەوەی گۆڕان بڕوان یەکەمیان لەبەر دووشت یەکەم لەبەر بچنەوەی گۆڕان بچنەوەیکی نە ئایدۆلۆژیە تا ئەم ساتە وەختە بچنەوەی کە هەڵگری ئایدۆلۆژیایکی دیاریکراو نییە و بزوتنەوەیەکە بەڕاستی هەمووی لە ناویچێتیەوە نەهاتۆتە دەرێ ئێمە بە هێندێک جار بەڕاستی بە منطقی و مۆزوعی سەیری بچنەوەی گۆڕانیش بکەین من یەکێک بووم لە ناویچێتی نەبووم بۆ خۆم ئەسڵەن ساڵی 2005 من دەنگم بە یەکێتیش نەداوە دەنگم بە پارتیش نەداوە ئیدی بۆ لەسەر یەکێتیم حساب دەکەن دوای یەکێتیش خۆ کاکە یەکێتیش من تێناگەم یەکێتیش چییان یەکێتی ئەو شتە ناشرینە نییە کە ئێمە پێمان وا بێ داوی یەکێتیات دەرێ ئیدی یەکێتی هێن ناشرینە دەبیشتەکان هەر ناشرین بنێ ناویچێتیش دێتە دەرێ لە ناویچێتیشدا دیمەنی جوان هەیە شتی جوان هەیە بەڵام ڕەنگەت وێنەی ناشرینی شەوێت پێ دوای هەر ڕووناک بیرێک بێت واقعەکەی نەپێکاوە لەو تەحلیلە من پێم وانە نەخێر پێم وانە لەوەدا بە مەوزوعی قسەی کرد بێ خاڵێک تر بکە دەمێ قسەی لەسەر بکەم جیاوازی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات کە قسەی لەسەر کرا بەڕاستی من قسەم لەسەرەوە نییە کە ئۆپۆزیسیۆن فریشتەیە و قسەم لەسەرەوە نییە کە گۆڕان وێنەی مەلایکەتی لەم دنیادا دروست دەکات لە هەوڵی ئەمەدایە ئەم نیشتمانە جوان بکات لە هەوڵی ئەمەدایە کۆمەڵێک کەموکوتی لەم نیشتماندا هەیە باش بکات چەند مۆفەقنی ئەوە خەڵک دەبێت دوجار بڕیاری لێبدا لە ئەنجامەکانی ئەمەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین من وەکو کەسێک لە ناو بزنەوەی گۆڕاندا و هەموو ئەو هاوڕێیانم کە سەرکاریان لەگە کاری نووسین و ڕووناکبیری و لەگە سەقافەتدا هەیە کە ئێمە لە یەکتریەوە نزیکین بەیەک ئامانجکار دەکەین ئێمە لە نێوان دووشتدا جیاوازی بکەین هێزێک کە قەمع دەکات و هێزێک کە دەوێت فەزای ئازادی فراوان بێت لەم نیشتمانەدا هێزێک کە پەلامار دەدات لەڕێ ئەسکەرەوە و هێزێک کە دەیەوێت خۆدەربڕین و تعبیر لە خۆکردن و ڕووبەرەکانی ئازادی پانتایەکانی ئازادی لەم نیشتمانەدا گەورەتر کاتەوە زۆر باشە ناوی ڕووناک بیرەکات کە خۆی لێرە نییە لە بەرەوە جارێکی تر پرسیاری لەسەرەکەمەوە ئەوش فاروق ڕەفیق بوو تۆ پێ دوایە فاروق ڕەفیق بە تایبەتی بەردەرکی سەراسەرای ئازادی زۆر متعاتف بوون لەگەڵ پەیامەکانی ئۆپۆزیسیۆنە تۆ پێ دوایە مەسەڵەن فاروق ڕەفیق وەکو کەسێکی چالاک لە بەردەرکی سەرا خەریکی بەرەمهێنان و خەریکی دروستکردنی مجتەمەعی مێگەل بێ من بۆی قسەکەم ئەگەتەواو بکەم جەناب پرسیارەکەی خۆ لەبیر بێ باشە بۆی بتوانم ینی گفتوگۆیەکە کامل بێت بەڕاستی من دەڵێم لە نێوان ڕێی کە قەمع دەکرێت بەسیار ئەوەیە ئەفۆن دەکەی آخر من داوای لە بردنێ لەکەم بە کورت و مختصری تێگەیشتی لە نێوان مەسەڵەن ئەوەی هجوومەکات و ئەوی بەرگریەکە ئەوەی ئازادی قەمعکات و ئەوی بەرگری لە فرانکردنی ئازادیەکە ئەمە بە چەند ڕستەیەک مەفهومێکی لەوە بوو ئەگەتەوە نیو دێر کابراس بە نیو دێر مەبەستم لەوە بوو ئەرچی ڕووناک بیر و ئەرچی معارەزە لێرەدا چییە پشتیوانی لەم ڕێیە بکە کە قەمع دەکرێت و ئێمە ئەوەمان کردووە ئێمە پشتیوانیمان لەو ڕێیە کردووە کە قەمع کراوە ئەمە هەمومان شاهدین شتێکی زۆر جوانی ڤۆڵتێر هەیە کە بە ڕۆسۆی ناردووە پرسیارەکەم ئەم بەخشی من فریای ئەو نامەیە ناکەومەوەی نامەی کە ڕۆسەوە ڤۆڵتێری ناردووە بەڵام تۆ پێ دوایە مەسەڵەن سەرای ئازادی بەردەرکی سەرای سلەیمانی شوێنی
و شوێنی بەرەمەنانی مەسەڵەن مشتەمەعی مێگەل بوو بێت بە هیچ جۆرێک نەخر لەبەرەوەی سەرای ئازادی ئەنجامە زۆر سپاس دەکەم. ینی ئەنجامی سیاسەتی چەوت و سیاسەتی پەلامار بوو بۆ سەر کەرامەتی ئینسانی ئەم نیشتمانە بۆ سەر ئازادی ئەزان جوبلەکەی کاک بەختیار چۆنە لە نەوالی دەپرسن ڕاچێ بەرامبەر بەوەی فاروق ڕەفیق دەکات لە بەردەرتی سەرا ئەڵێ دیسانەوە ئەویش مێگەل بەرهەم دەهێنێتەوە. باشە بەڵام مەبەستە چییە مەسەڵەن کۆمەڵی ڕستا مەسەڵەن مەبەستە چیەکە ڕستەکانی ئەوان من ڕئی جەنابتمەیە بۆ نمونە با ئەرزی جەنابەت بکەمنەوە مەبەستم لە ئەو ڕووناکبیرەی کە مەسەڵەن تۆ ڕووناکبیرێک بۆ خۆ من لەو کەسانم قەناعەتم هەیە ئەگەر یەکێک شوناسی ڕووناکبیری هەبێەوە بڕوای بەوە بێ کە ڕووناکبیرێکە ئیشی ڕووناکبیر بیرکردنەوە و نووسین و ڕەخنەگرتنە من بەلامەوە سەیرە ئەوە ئیشی سەرکردە سیاسیەکان و خەتیبە سیاسەکانە بەڕاستیەکەی کە خەریکی خۆت بدانن ئەوە ئیشی هەتا کاک جعفەر کە ئەندامێکی دیاری بزوتنەوەی گۆڕان و نوێنەری ئەو بزوتنەوەیەوە بەدەنجی ئەو بزوتنەوەیەوە بەدەنجی خەڵک چۆتە ناو پەرلەمانی کوردستانەوە هەموو ڕۆژێ بچێت لەوێ خۆت بەبداوە خەڵک کۆ بکاتەوە بەلای منەوە کارێکی ئەتیادە سەربارەوەی پیاوێکی ئەکادیمی ڕووناکبیرە چونکە ئەم هەویەکەی خۆی ئاشکرایەکە ئەمە ئێستا سەر بەلایەنێکی سیاسیە بەڵام بۆ ئەتاکە دیعای ئەوە دەکا وەکو ڕووناکبیرێک چاودێر و ڕەخنەکرد بێت لەسەر واقعەکە دەبێت تۆ لێم بپرسی ئایا ئەو پاڵنەرە بەڕاستی پاڵنەری بەرگریکردنە لە داواکاریەکانی خەڵک کەوام لێ دەکا بچم خۆت بە بدەم یا منیش تموحێکی زیاتیم هەیە و دەمەوە وەکو کاک جعفەر ببم بە سەرکردا ببم بە من پرسیارەکەی من لێرە باشە لەبەری ئەو بەڕێزانە لێرە نین لەوانەیە لە دیالۆگی تایبەتی لەگەڵانە هەبێ بەڵام پرسیارەکە لە جێی خۆدایە مەسەڵەن حەقی تر میدیای کوردی ئەو پرسیارانە زۆر لەوەش بەڕاشکاونەتر بکە و ڕووناکبیرانی کوردیش بە ڕۆژگارە هەموو سیاسیەکان و بزوتنەوەی گۆڕان و پارتی وێکێتی هەر هەمویان ماتریاڵی تەحلیلەکانی ئەوان و ڕەخنەگرتنی ئەوانن پێویستە لەسەرم کارکتەرانەش مەسەڵەن قسە بکرێ و بەلای منەوە شتێکی زۆر پۆزەتیڤە ئێستا بەڕێزان فەرموو دەبێت ڕۆشنبیر لە کوردستان دابشکرێ بەسەر سێ قۆناغدا قۆناغی یەکەم پێش ڕاپەڕینە مەزنەکە قۆناغی دووەم دوای ڕاپەڕینەکە قۆناغی سێمیش دوای حەڤەی شوبادواتە حەڤەی دوی ئەم ڕووداوای کە لە کوردستانە ڕوویدا بەڕاستی ڕۆشنبیران بە تەواوەتی لە خۆیان یەکلایی کردەوە کە بێنە ناو کۆمەڵگاوە یان لە بەرەیەک ترا بمێنەوە ئەمە تێبینی یەکەم پرسیارێکم بۆ مامۆستا عەتا ئەوەیە ئایا عەفوو بۆ مامۆستا هەڵکەوت گوتی دەسەڵات هەر دەسەڵاتە کاتێک دەسەڵات هەر دەسەڵاتە کە دەسەڵاتێک هێزی هەیە چەکی هەیە توانای هەیە بەراوردی بکەین لەگەڵ چەند هێزێکی سیاسی کە هیچیان نییە هیچ دەسەڵاتێکیان نییە هیچ بوارێک و ئابوووریەکی ئامادەسەوە نیە ئەمە بەراوردێکی بێژدانانەیە بەڕاستی ئەمە دوو تێبینەکە من بوو زۆر سپاس بۆ بەڕێستان فەرموو ناوی خزمەتە چی بوو فەرموو ڕێکەوت پرسیارێکم بۆ کاگەڵکەوتەیە من بەڕاستی زۆرم لا سەیرە کاگەڵکەوت قسە لەسەر ئەوەکە کەوا ئەو حەقا ئەو مافەنادا بە ڕۆشنبیر کە قسە لەسەر کەم و کوڕەکانی کۆمەڵگا دەسەڵات بکەوە پەنجە نەخاتە سەر برینەکان ئایا ئەمە کاری ڕۆشنبیر نەبێ کە دەست خاتە سەر برینەکان و کاری باشتریان بۆ دۆزێتەوە و باسی چاکسازی و باسی لەلایەک و گەندەڵەکانی دەسەڵات و ماف و حەقی خەڵک بکە ئایا ڕۆشنبیر ئیشی چییە ئەمە ئەوە و لە خۆشی لە سەردای قسەکانە باسی کردکەوە ئەو حەقی بە ڕۆشنبیر داکەوە ڕۆشنبیر بۆی هەیە قسە لەسەر هەموو کایەکانی کۆمەلگا بکە بۆچی بۆی نەبێ کە ڕەخنە لە دەسەڵات بکرێ سپاس کاکە ڕێکەوت پرسیارەکەی من بۆ کاک جعفەرە کاک جعفەر ناوی خزمەتە سەرخێڵ کاک جعفەر زەربێکی ڕاستوسەبی بەسەر حیزبەکانی ناو دەسەڵاتە هێنا کە ڕێگە نادرێ بە ڕۆشنبیرەکانی ناو دەسەڵات ڕێی خۆیان دەرببڕن و پرۆژەی خۆیان هەبێ و مەفهومی خۆیان بگێنن پرسیارەکەی من لێرەدایە کە ئەم حیزبانی ئێمە ئەوە دیکتاتۆرن ئەوە سەرکوتکەرن بۆچی هەتاوەکو ئێستا چی پارتی چی یەکێتی زۆرینن لە هەرێمی کوردستاندا ئایا خەڵکی ئێمە ئاسی ڕۆشنبیری ئەو نەکەمە زۆر سپاس مەفهومە فەرموو ئەرکی من بۆ مامۆستا هەڵکەوتە لە سەرەتای قسەکانە بەڕێزی خۆی وتیتی ڕۆشنبیر یعنی خۆی لە شتێ هەڵدەقورتێنە کە کاری ئەو نییە لە هەمان کاتا خۆیڵە کەسێکی ڕەخەنەگرا مەبەستی ئەمەوێت ئەو ڕستەی خۆی ڕووکاتەوە زۆر سپاس بۆ بەڕێستان ڕزگار پرسیارەکەم بۆ کاکەتە ئایا ئەتوانین بە هەر ڕووناکبیرن بڵین ڕووناکبیر بەڕاشکایی ئەگەر وەڵام بیتەوە بە هەموو ڕووناکبیر بڵین ڕووناکبیرە باشە و ئایا کۆمەڵگەی کوردی لەم فەزای ئێستای ببوونی ئەم ڕووناکبیرانە بەرەوکوێ هەنگاوانێت
زۆر سپاس. دەستخۆش فەرموو دوا پرسیار. لێرە کاتەکە ئەو نیە کە پرسیارەکان زۆرن بەڵامی تر کاتەکەیش ئەوڵ ناگەێت تەنایەک پرسیارم بە کاکە هەڵکەوت هەیە ئەوش ئەوەیە کاتێک کە هەر وڵاتی ئەلمانیانینەوە بەچاو خۆمان کاتێک کە ئەلمانیا غەرب و ئەلمانیا شەرق یەکیان گرتەوە سەرکردەکەی ئەلمانیا چوو هاتە ناو ئینەکەی کاتێک کە ڕووخا بوو سەراپای ئەلمانیا نەمابووم وتی یەکێک لە پاسەوانەکانی قوتوی ساردێکی خواردەوە قوتوەکەیڵا عەرزەکەەوە بەڵام سەرکردەکە قوتوەکەی خستە ناو تەنەکەی خۆڵەکەەوە وتی ئێمە ئەلمانیا لەم دەقەوە بنێدەنینەوە کەواتە ئەو هەموو ڕۆشنبیرە ئەو هەموو کەساتێک گەورە لە ئەلمانیادا هەڵکەوت بەڵام پرسیارەکە من لێرە ئەوەیە باشە ئێوە بۆ لە 91 ئەوەتان نەکرد بۆ لە 96 ئەوەتان نەکرد بۆ لە 2023 ئەوەتان نەکرد بۆ لە دوای حەڤەی شوبات ئەوەتان نەکرد منی چونەوە زۆر سپاس. کاک هەڵکەوت وەڵامت چییە بۆ دوا پرسیار؟ لە ڕاستیدا ئەو باسی ئەزمونێکی کرد ئەڵێ ئێوە بۆ بەر لە ینی ڕووناکبیر من یەکێ لەو تێبینانەی ئەمەوێت دەری بڕم و من وەکو خوێنەواری قساکەم بە وەکو ینی ڕووناکبیر خۆی پێناسەیەکی زۆر گەورەیە پێم وایە تێڕوانینی ڕووناکبیر و هەڵوێستی ڕووناکبیر لە حەڤەی شوباتەوە دەست پێ ناکە لەبەرەوەی ڕووناکبیری ئەم وڵاتەی ئێمە هەم بەو برادەرە بەڕێزانەوە بەس گوێم لێ بگرە بەو برادەرە بەڕێزانەوە بە ئێمەشەوە ئەگەر یەکی ئاگاداری نووسین و هەڵوێست و قسەکردنەکانمان بێ لە قۆناغی جۆر بەجۆرە لەسەر هەموو ئەو دیاردانە قسەمان کردووە و لەسەر هەموو ئەو حاڵەتانە قسەمان کردو تۆ ئەگەر وەکو ڕووناکبیری سەیرم نەکەی وەکو خوێنەوارێک سەیرم بکەی ئەگەر سیاسیەک لە ئەوروپا قوتوویەکی هەڵگرتی بێ خستی بێتە ناو تەنەکەی خۆڵەکەەوە من هەر یەکێ لەو ئیشە بەسیتانی لە کوردستان کردومە سیستەمی هاتوچۆم چاک کردووە واتە یعنی هەر یەکە و لە بوارێت لە بوارەکانە شوێن پەنجەی دیاریکراوی خۆی دیارە بۆیە ئەبێ ئێوەی گەنج کە ئێن حکومەدەن لە بەردێکی سەرا و حەڤەی شوباتەوە حکوممان بەسەرا مەدەن چکە گەر بە پێەوە حکوممان بەسەرا بدەن یعداممان دەکەن چکە لە بەردێکی سەرا برادری ڕووناکبیرمان هەبووە لەسەر سەکۆکە بووە بەڵام ئێمەش لە بەرەی پەرژینی پاراستنی خۆپیشاندەران بووین ئەوە دوو تێڕوانینی جیاوازە بۆ ئیشکردن بەڵام بۆ مانانی ئێمە لەگەڵ ماف و خواستەکانی میلەتی خۆمان و داواکاریەکانی ئەوانە بووین بەس من بە زمانی خۆم تعبیرم لێکردەوە ئەو برادرانی تش بە زمانی خۆیان تعبیریان لێکردووە. زۆر باشە وەڵامی پرسیارەکە ئەوەیە مەسەلەن دەسەڵات بۆ لە 91 لە 96 لە دوای حەڤەی شوبات هەتاوەکو ئێستاش مەسەلەن بۆ ئەم ئەو نمونەیەکان هەڵناگرێتەوە بۆ قوتۆکان هەڵناگرێتەوە ئەوە ئەبێ ئاڕاستی ئەوانی ڕاستە باشە کاک عەتا ئەتوانیت بە هەموو ڕووناکبیرێک بڵێن ڕووناکبیر کاک ڕزگارواڵە ئەوەی کاک ڕزگاری لێ بەڕاستیەکەی ئەگەر ئێمە ڕووناکبیرمان پێ ئەو کەسە بێ کە زانیاریەکی شمولی هەیە ئەوە دەیان پێناسە هەیە بۆ ئەوە بەڵام دیسانەوە من پێمەوە پرسیارەکەی کاک ڕزگاری زۆر بێلایەنە نییە لە پشتی ئەو قسەوە ئەوەی تایە ئێمە کێشەیەکمان هەیە بەڕاستیەکەی برادێکی کەش ئەوەی وت کە چۆن لە سەردەمی ستالینە بەرەی گەل و بەرەی دوژمن جیاکرەوە بەڕاستیەکەی ئێستا حاڵەتێک لە کوردستان ڕووی داوە لە حەڤدەی شوباتەوە بەرەی گەل و بەرەی دوژمن یا بەرەی دەسڵات جیاکرێت و من پێم ئەوە تێڕوانینێکی هەڵەیە و من بۆ میلەتی خۆمان بەڕاستیەکەی ئێمە وەها سەیری ئەوە بکەین من لەو کەسانم دەیان جارەوە نووسیوە ڕەنە کەسیش من بەقەر من یا با بڵێن ڕەنگە 10 کەس 20 کەس وەکوی ما ئەو هەموو ڕەخنەمان لە دەسڵات گرتووە تۆ زانین هەر لەسەر بەرنامەی تۆ چوون بۆ محکەمە قسەمان کردووە لەسەرەوە هەمومان دەزانین واقعی کوردستان واقعەکەم و کورتی تایە گەندەڵی تایە کێشەی تایە بەڵام من بۆ خۆم وەکوی کاک هەڵکەوتی ژووتی ڕەنگە لەسەر حەڤدەی شوباتیش لەگەڵ ئەوەی کە تا سەر ئێسکان هەمومان لەگەڵ داواکارەکانی خەڵکین داواکارەکانی خەڵک ڕەوایە دەسڵات لێ ناپرسێ بەڵام ڕەنگە تێبینی زۆرمان هەبێت لەسەر شێوازی کارکردن چۆن تۆ ئەم داواکاریانە بەرزەکەیتەوە چۆن کاری بۆکەی لەبەرەوە بەڕاستیەکەی ئەگەر پێناسەکردنی ڕووناکبیر لەو ڕوانگەوە بێ ئێمە پێمان وا بێ ئەو ڕووناکبیرەی کە لە جونگەیەکی یا لە ڕووداوێکی ئەم وڵاتەدا لە بارودۆخێکەکە بنەوە بەردەرکی سەرا یەک یەک وشەی بەردەرکی سەرایتیانە هەموو ڕووناکبیرێک ڕووناکبیرە هەموو هەرێکە بە ئاسێک ڕووناکبیرە ئێمە کاک جعفەر باسی ڕووناکبیرێکی ئەکادمی کردیا پسپۆرێکی ئەکادمی کرد کە لە بوارێکی تایبەتی بۆ نمونە پسپۆڕێکی ئەناتۆمی تەنها لە پەنجەکانی دەست ئیختساسی وەرگتووە ئەمە ڕووناکبیرێکی جایە بەڵام دیسانەوە هەموو کەسێک بە پێی پیشەکەی خۆی لە جۆرێکی تایبەتیە ڕووناکبیری هەیە بەڵام ئەو ڕووناکبیریە کە ئێمە باسی ئەەکەین و کێ ئەو ڕووناکبیرەیە کە وتمان ئەو کەسەیە کە بە زانیاریەک و بە معریفەیەک و بە تێڕوانینێکی وردەوە سەیری کۆمەلگا دەکات و ڕەخنەگرە لەسەر کۆی دیاردەکانی کۆمەلگا باشە وەختێکە کۆمەلگا چووە پێشەوە وەختێکە بۆ نمونە 5 ساڵ پێش ئێستا
مجتمعی یابانی هاتنە سەر جادە دایک و باوکان مزاهرەیان کردژی وەزیری پەروەردە وتیانە بێ لاچە لەبەرەوەی کە جەنابی وەزیر چووە خیانەتی لە شعبی ئەڵمانی کردووە لە ناو منهەجەکەی دایک و باوکەکان ئەڵێن جەنابی وەزیر بەڵێ لەبەرەوەی کە تۆ لە منهەجی پەروەردەیە باپیرانی ئێمە و کردووە بە قارەمان لە جەنگی جیهانی دووەما تۆ درۆ لەگەڵ مناڵەکانمانەکەی تۆ ئەبێ بڕۆی ئەگەر مجتەمع گەیشتم ئاستا ئەگەر ڕۆژە لە ڕۆژان مجتەمعی کوردی لەزەتی لەوە نەبینی کە هەر گۆرانی بەشان و باڵێ زانی مەسەلەن کێ دڵسۆزێتی کێ بە دوای مافەکانێوێتی ئۆپۆزیسیۆنێکی حەقیقی لەدایک بوو دەسەڵات و کێبڕکی و تەداولی سڵتە لەدایک بوو کەواتەی تر مسەقف ئەبێ بچێتە ماڵەوە بە پێسەکانی جەناب بێ مسەقف لەسەر تەخەلوفی خەڵکەژ نەخێر بە پێچەوانەوە مادەم شتێکی ناوی دەسڵاتە بەردەوام ناشرینیش هەیە دەسڵاتێک نییە لە گردوونا دەسڵاتێک بێ کە بە پێی ڕەزامەندەکانی خەڵک بتوانێت هەموو پێداویستەکان و هەموو خواستەکانی ئینسان بەجێبێنێ خدا کە ئەو کەونەی دروست کردووە لە ڕوانگەی ئیسلامی زۆرینەکانیشەوە هەموو پێداویستەکانی خەڵک وەکو ئەوە نییە کە ئێستا بە مەفهومەی لە دنیای شەرقا باسەکرێ وەزیفەی مسەقف ماوە بۆ نمونە کائینێک بێ بیر بکاتەوە بۆ نمونە خواردنی جنەتیک بەرە بۆ هین شعبی ئەڵمانیەتە سەرجادە بۆ نمونە بۆ گۆڕینی ڕۆژێکی قوتڵەکان جایە بیانێکی سەرتاسەری لە وڵاتە بکرێتتر مسەقف بە مەفهومەت پێویستە شێوازی کێشەکان جیاوازە کاکەڕن مثلا لە کۆمەلگایمان لە کۆمەلگای ئێستا لە کۆمەلگای بەریتانیا کێشە لەسەر ئەوەیە بەڕاستیەکەی کە ئێستا ئەو حەبەی دروستی دەکەن بۆ نمونە ئەو ڤیتامین سی کە دروستی دەکەن چەند میلیغرام بێ کێشە لەسەرەوەیە لەوێ باشە و نابی خەڵکیش بخوا بەڵام تۆ کێشەکانی ناو کۆمەلگای ئێمە ئەوەندە زۆرە ئەگەر خوای کرد کۆمەلگایمە بۆ ئاکارە بەرەو پێشەوە ڕۆشت و کە وەکو ئەوەی جەناب دێڵی کە بوارێک نەماوە بۆی ڕووناکبیرەکان ڕخنی لێ بگرن ئەو کاتەیە من پێم وایە بوارێکی زۆر باش دەکرێتەوە ئەو کاتەیە ڕووناکبیرەکانی ئێمە لە جاتیەوەی کە ڕووناکبیرێک بن کە بەم شێوەی ئەمە کارکەن ئەو کاتە دەبن بە ڕووناکبیرێکی پرۆفشنال لە بواری فیزیا کار دەکات لە بواری ئەناتۆمی کار دەکات بەڵام دیسانەوە من دێمەوە بۆ قسەکەی خۆم مادەم شتێکەیە ناوی دەسڵات و خەڵکە و هەرگیز ناتوانین تەسەوریەوە بکەین کە دەسڵاتێک دروست دەبێن نمونەیی بێ بەو شێوەی کە ڕەزامەندیەکانی هەموو مرۆڤ لەم کۆمەلگایدا جێبەجێ بکە لەبەرەوە هەمیشە بوارێکەیە بۆ ئەوەی کە ڕووناکبیری ڕەخنەگر بێت لەسەری و بەردەوامیش دەسڵات و کەموکورتەکانی بخاتە بەردەمی ڕەخنەوە زۆر سپاس دەسەڵات کاگەڵکەوت باشە چه ئازاتیەکی تایە بۆ نمونە ئێمە سەررجەم ڕەخنەکانمان ناڕاستی ئۆپۆسیۆن بکەین لە کاتێکا کە نەچەکیان هەیە نەپارەیان هەیە نەدەسەڵاتیان هەیە بە پێی لۆجیکی کاکڕێکەوت بێت من بۆی بیجارمە بۆ دەربڕینەکەم چونکە و دەربڕینە لە چه سیاقێکا هات من وتم ڕووناکبیر ئەبێ ماوەیەک لە بینی خۆی و دەسەڵاتادا بنێ بۆی بتوانێت ڕۆڵی معریفیانە وەکو ڕووناکبیرێ ببینێ لێرەشدا بە بڕای من دەسەڵات هەر دەسەڵاتە چونکە دەسەڵاتی ئێستا کە حکومڕانە ئەوی تر دەسەڵاتێکە پێگە و کورسی و حضوری لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا هەیە و دەسەڵاتێکی مؤجلە بۆ داهاتوو کە حکومڕانی دەگرێتە دەست من ئەمە بەراوردی ئەو دوولایەنم نەکردەوە من لە مەفهومێکی معرفی دەربارەی ڕووناکبیر قسە دەکەم باشە بەڵام ئیشەوەی ڕووناکبیر نییە کە بۆ نمونە ئێوە کۆمەکی دروستبوونی ئۆپۆزیسیۆن بکەن لە کوردستانە لەبەرەوەی کە ئێمە يعني حتى وكو ملتيش لما حفلي دوليشا مثلا يكتي بارتي ببي اوبوزيسيون وكو وكو دو هزي جوان تماشا ناكرن بيدوانيه ايش روناك بيره كلم لم قناغي استا پشتگیری دروزبونی اوپوزیسیون بن پشتگیری دروزبونی تداولی سلطه بن پشتگیری دروزبونی خباتێکی پەرلەمانی ڕەنگا و ڕنگ بن بۆی ئەرگۆمنت هەبێ لە کۆمەڵگا خۆی لە واقعدا من لە قسەکانیشما ئەوەم دەربڕیکەوە ڕووناکبیرێکی لە ئیشەکانی پاراستنی بەهابەرزەکانی دیموکراسیە لەنا ئەم کۆمەڵگەیەدا ئێمە نەکەر ئەبێ پشتگیری بوونی ئۆپۆزیسیۆن بکەین بەڵکو ئەبێ ئێمە تێڕوانینمان بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنیش هەبێ بۆ ئەوەی لە داهاتوودا ئێمە بە هەمان ئەو قەیران و گرفتانەیە تێنەپەڕینەوە کە لە سەردەستی دەسەڵاتدارانی کوردستان تووشی بوون. کاک زعفەر ئەگەر یەکێتی و پارتی وەکو ئەو زەربە چەپ و ڕاستی بەسەریانە ئەهێنی ئەگەر ئەو دوو جەبەروتە بن بۆ تاوەکوێ ساژ زۆرینەی خەڵکی کوردستان لەگەڵیانە پێ دوایە خەڵکی کوردستان منطقی نییە و متەخەلیفە لە بەروی لەگەڵ یەکێتی و پارتیان والله من صراحة من ڕاست چەپم بەسەردانە هێناون من ئەسڵان ڕەنگە لە قسەکانمدا گوتم ئەوەی ناو ئۆپۆزیسیۆنش هەموو هەر فریشتە نیە ینی ئەو ڕوبەرانی کە ئۆپۆزیسیۆنش کاری سەر دەکە هەمووی ئەو ئەندام و هەوادارانی کە هەیەی هەموو هەر فریشتە ئاسانینە و ئەوانی ناو دەسەڵاتشن بە هەمان شێوە ئێمە قسەمان لەسەر شتێک کردووە کە دەسەڵات لەم نیشتیمانەدا نەیتوانیوە لە ڕێگای دروستکردنی پەیوەندێکی پتە و پەیوەندێکی بەهێز لەگەڵ ڕووناکبیراندا وای بە گوێگرتن من یەک شت دەڵێم کاکەرانج ئەگەر لە دوای ڕاپەڕینەوە دەسەڵات لە هەرێمی کوردستاندا گوێی لە ڕووناکبیرە ئەوەی کە ئێمە پێمان وایە بال دەروی حیزب بن بەشێکیان دەروی حیزبیش بوون گوێی لەو ڕووناکبیرانە گرتبان کە کاک هەڵکەوتیش لە زمانیاندا بووە
ینی گوێی لەو ڕووناکبیرانە گر بە ئاراستی سیاسی و ئاراستی کاری ئیداری و حکومداری لە کوردستاندا بە جۆرەی تر دەبوو. ئەمڕۆ ئەو وێنانێکی ئێمە دەبینە وێنان ناشرینانەی لە ناو دەسەڵاتی کوردی ناو ئیداری کوردی ناو حکوومەتی کووردا بڕوا بکە ڕەنگە بە شێوەیەکی زۆر کاڵتر بمان بینی بایە. ئێمە لە کوردستاندا حکوومەتمان هەیە بەڵام حکوومەت دەسەڵاتدار نییە. دەسەڵات هەیە لە پشتی حکوومەتەوە حکوومەت ئاراستە دەکات. شتێکی تر هەیە ناوی دەسەڵاتە لە پشتی حکوومەتەوە شتێکی شاراوە هەیە شتێکی گەورەتر هەیە یعنی زەبەلاحێکی تر هەیە حکوومەت ئاراستە دەکات حکوومەت بێدەسەڵاتە ئەمە یەکێک لە گرفتە قورسەکانی دەسەڵاتی ئێمە پێویستە قسەی لەسەر بکرێ. دوای جگەلەوە من وەڵامی پرسیارەکەی و بەڕێزە بەرەوە بەڵێ من مەسەلەی حاڵەتەیە نەمگوتووە دیکتاتۆرن ئەوە نەدوتووە بەڵام بە شەقی دۆمی پرسیارەکەی بۆ خەڵکی کوردستان زۆرینەی لەگەڵیانە. بەڵێ زۆرینە و کەمینە من تەسەوەر دەکەم ئەگەر ئێمە قسە لەسەر زۆرینە و کەمینە بکەین بەڕاستی زۆرینە و کەمینە لە کاتێکدا دەکەوێت تۆ لە وڵاتێکدابی سیستەمێکی دیموکراتی تێدا بێت لە وڵاتێکدابی فەزای ئازادی و فەزای دەنگدان و هەڵبژاردن مەسافەی چێکسان وەربگرێت بە شێوەیەکی عادلانە بۆ هەموو کەسێک لە وڵاتێکدابی هێزی چەکدار هێزی حیزب نەبێ پارەی حیزب نەبێ ئیدارەی حیزب نەبێ و حیزب عفو حکوومەت نەبێتە بەشێک لە سەرخستنی حیزبێکی معەن حیزبێکی دیاریکرا و ئەلیفیابا لە پرۆسی هەڵبژاردندا ئەو کاتە تۆ دەتوانانی حکم لەسەر زۆرینە و کەمینەی کەواتە کەمینەی کە لەگەڵ ئۆپۆزیسیۆنە کەمینەی نەوعین و زۆرینەی کە لەگەڵ ئەمانە زۆرینی نانەوەعین من پێم وایە بڵێ ئەگەر ئەوەی کە من دەیڵێم هەڵبژارنێکی لەم شێوەیە بکرێت لە کوردستاندا 100 هەڵبژارنی تر لە ئێستادا بەم شێوەی ئێستا لەم فۆرمە ئێستادا لە کوردستان دووبارە بکرێتەوە هەرێکی پارتی زۆرینە دەبێت. زۆر باشە بەڵام ڕەنگە من ناچمە ناوام گفتوگۆ سیاسیەوە لەوانەیە ئێستا کەسانێک بڵێن ئەی بۆ قوبوڵتان بووەکو ئۆپۆزیسیۆن بەڵام من ناچمە ناو ئەم جەدەلەوە وەڵامی خۆی هەیە بێگومان وەڵامی ئەم قبوڵەکە ینی بەستر وەڵامی بدەمەوە بەستەوە قسە لە دوای هەفتەی شوبات بەڵام بەستمەوە تۆ لە سەرەتا هەر پرسیارەکان مجموعە شت هەیە دک مەسەن هەر پرسیارەکە کە مەچیتەوە سەر مۆزوعێکی معەن لە کاتێکا مۆزوعەکە ئێمە بە مۆزوعی باسکردنی ئەندە قەزایی سەقافیە بەڵام تۆ پرسیاری ئەوە لە مەکرد من جواب داوێستان فەرموو لە خزمەتتان قسەکردن لەسەر هەفتەی شوبات و دابشکردنی دنیا لە دوای هەفتەی شوباتەوە لە بینی ڕەش و سپیدا لە بینی شەیتان و مەلایکەتدا من ئەوەش نبینم ڕەنگە لێرە و لەوێ من قسەیەکی وا بکەم بەڵام ئەمە ناکرێتەوە ئەمە تەعمیم کەی و بیکەی بە شتێکی شمولی و ئیدی هەموو کۆمەلگای پێداگیرکەی و ناشکرێت چۆن لە ناویەکێتیان ناوپارتیدا کەسی قسە دەکات کە لە ئاستی بەسئولیت دانیە من ئەمە تەعمیم کەم و هەموو نیشتمانی پێداگیرکەم و بیکەمە سیاسەتی گشتی ئەم حیزب سیاسی دیاری کراوە ئەمە حاڵەتێکە ڕوانینێکە من پێم وایە ڕوانێکی تەندروست نییە ڕوانینێکی ئیفلیجە ڕوانینێکە لە شوێنی خۆی دانیە. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان ئەگەر کۆمنتێکی کۆتایی و هەبێ ڕووناکبیران بە کورتی ڕووناکبیران چی بکەن لە نێوان ئەم مناقەشە توندوتیژەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆندا ڕووناکبیران چی من پێم وایە ڕووناکبیر لە وڵاتی ئێمەدا ڕووناکبیری حیزبی بە تایبەتی لە وڵاتی ئێمەدا نەیتوانیوە لە دوای ڕاپەرنەوە تا ئەم ساتەوەختە ئەمڕۆ لە ئیجابیە بینێ کە لە خزمەتی دیموکراسیە کە لە خزمەتی گەشەکردنی کۆمەڵایەتێک کە لە خزمەتی کردنی دروستکردنی پەیوەندێکی تەندروستە لە نێوان هێزە کۆمەڵایەتەکاندا لە خزمەتی فراوانکردنی پانتایەکانی ئازادی و فەزای ئازادی و ئازادی ڕادەربرین و ئازادی ڕۆژنامە نووسێ لەم نیشتمانەدا کە پێویست بوو ئەمە بکات پێویست بوو لەپاڵ حیزبەکانیانەوە هێزێکی فشار بێ هێزێکی نەوەی فشار بێ لەسەر هێزە سیاسەکانی خۆیاندا بۆ ئەوی بتوانێت هێزە سیاسەکانیان ناچار بکەن پشتیوانی لەمە بکەن. ڕووناکبیر چی بکات لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە کە پانتای ئەم قەیران ئەم نقاشە کە ڕەنگە قەیرانیش نەبێ ڕەنگە تەجاوزی قەیران بێ ئەم پێکدادادن و دروستبوونی جیاوازیە لە ناو کۆمەلگا مەسەڵەن بەڵام ئەم حاڵەتە مێزەکەی ئێمەشی و مناقەشە معریفەکەی ئێمەشی کۆنتترۆل کرد ڕووناکبیر چی بکات بە بۆچوونی من ڕووناکبیر ئەو ڕووناکبیری من مەبەسمە دەبێت سربەخۆ بێ و وەکو چاودێر ڕابوەستێەوە ڕەخنەگرێک بێت لە هەموو ئەو بارودۆخی هەیە چ لە دەسەڵات و چ لە پۆزیسیۆن ناشرینەکانی هەموو لا کەم و کورتەکانی هەموو لا بخاتە بەردەم ڕەخنەوە و ئەرکی ئەوەیە و بۆچوونی من ئەو ڕووناکبیرەی کە سنگەرەکەی خۆی بردووەتە ناو حیزبیەوە ڕووناکبیری حیزب ئاساییە بەڵام کێشەمان ئەوەیە بەڕاستیەکەی ئێمە هەتاکو ئێستا بەشێکی زۆر لە ڕووناکبیری ئێمە لەبەر ئەوەی بەداخەوە بێ ئاگاین لە مێژووی خۆمان لە سەرچاوی ململانیەکان لە کێشەکان و ئەوە ژوای کردووە تا ڕادێکی زۆر ڕووناکبیرانی کورد شێوەیەک لە پاشکۆبوونیان تیابێ بۆ ئەحزاب چ لە دەسەڵات بێت چ لە ئۆپۆزیسیۆن بێ و ئەوە ژوای لێکردون بەڕاستیەکەی کە دەسەڵات گوێی بیستنی نەبێەوە گوێ لەمان نەگرێت. دو کۆمنتی بەڕستان بڕوای من لەم قۆناغەدا کە قەیران لە کوردستانە هەیە من پێم باشە ڕووناکبیران ڕۆڵێکی گەورە ببینن لە بەهێزکردنی ئەو دیالۆگە لەسەر ئاستی کوردستان بە ئاراستەی زیاتر هێنانە ئارای لێبوردەیی بە یەکتر قوبولکردن و چارەسەرکردنی گرفتەکان بۆ بنیادنانی داهاتووی کۆمەلگە و ڕزگارکردنی لەم توندوتیژانی کە لە ناو بارودۆخی کوردستان هەیە. زۆر سپاس
بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە ڕێزی خۆم و کۆی ستاوی ئەم پرۆگرامەتان پێشکەشەکەم و کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان دووبارە بەخێر بن.